سڵازان لە بێتبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش دووەزاری لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ پێنجشەممە 22 پوشباڵی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 13 جولای ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی دیکە لەلایەن ڕژیمەوە لە مەهاباد، نادیاری چارەنووسی براو خوشکێکی دەست بەسەرکراو لە شاری مەریوان، نیگەرانی بنەماڵەی سامان پاشایی سەبارەت بە دۆخی و بەندکراوە، درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی ئاریا سوسوولی بوشێر، قەتعی ئاو و دۆخی خراپی هاوڵاتیان لە ئەوستانی ئەلبۆرز، داخوازی بنەماڵەی عەباس دۆریس بۆ ڕاگرتنی سزای عەدامەکەی، گیان و دەستانی ساڵانەی 3000 منداڵ لە ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێران و خانەنشینکردنی پێشوەختەی موعەلمێک لە ڕەش. درێژەی هەواڵەکان لە سێدارەزانی بەندکراوێک لە زیندانی ئیلام. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 21 پوشبەڕی 1402 بەندکراوێکی خەڵکی گوندی پشتباغزەوەنی کوهدەشت بە ناوی حسەین عەلی زەرونی لە زیندانی ناوەندی ئیلام لە سێدارەدرا. بە پێڕاپۆرتەکان حسەین عەلی زەرونی کارمەندی یەکێک لە بانکەکانی شاری کوهدەشت بووە. ناوبراو 2 ساڵ لەوە پێش بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. شایانی باسەکە هەواڵی لە سێدارەدانی ئەو بەندکراوە هێشتا لە مێدیا حکوومەتیەکان و ڕاگەیەندنەکانی سەر بە دەستگای قەزایی بڵاو نەکراوەتەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی دیکە لەلایەن ڕژیمەوە لە مەهاباد. ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشبەڕ هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بە ناوی یوسف بەکری تەمەنستی 8 ساڵ و دانیشتووی گەڕاکی پشتەب لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان هێزانیەکانی حکوومەت بە بێنواندنی بەڵگەی قەزایی ئەو هاوڵاتیان دەست بەسەر کردووە و هیچ زانیاریەک سەبارەت بۆ تۆمەتانێ خراونەتە پاڵ دۆسیەکەی و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیا. جێگەی ئاماژەیەکە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا چەندین هاوڵاتی خەڵکی شارە جۆراوجۆرەکانی کوردستان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. نادیاری چارەنووسی براو خوشکێکی دەست بەسەرکراو لە شاری مەریوان. پشتیوان و ئەسرین ئەفسەر براو خوشکی خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان پاش دەست بەسەرکردنیان لەلایەن حکوومەتەوە چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان پشتیوان ئەفسەر مانگی ڕەشەمەی 1401 و ئەسرین ئەفسەر ڕۆژی 24 جۆزەردانی 1402 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکراون و هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و چارەنووسیان لە بەردەستانیا. بە وتەی بنەماڵەی ئەو دوو هاوڵاتیە بە دوواداچوونەکانیان بۆ ناوەندە ئەمنی و قەزایەکانی مەریوان بێئاکام بووە و نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکانیانن. نیگەرانی بنەماڵەی سامان پاشایی سەبارەت بە دۆخی ئەو بەندکراوە. وێڕای تێپەڕبوونی 10 ڕۆژ بەسەر کاتی بەندکرانی سامان پاشایی لە شاری سەقز چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. سامان پاشایی پاڵەوانی زۆرانبازی جیهانی و خاوەنی مێدالیای زێڕە و لە شاری سەرقز سەرقاڵی ڕاهێنانی وەرزشی بووە. ناوبراو 10 ڕۆژ لەوە پێش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتڵعاتی ساران ڕاگوێزرا. بە وتەی بنەماڵەی سامان بە دووەداچوونیان بۆ ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی ڕژیم لە شاری سەقز و سنا بێئاکام بووە و هیچ وەڵامێکیان لەسەر چارەنووسی سامان وەرن نەگرتووە. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی ئاریا ساسوولی بوشێر. بەپێ راپۆرتەکان کرێکاران و کارمەندانی شرکەتی ئاریا ساسوولی بوشێر ماوەی 15 ڕۆژە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرتووە و هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. بەپێ راپۆرتەکان کرێکاران و کارمەندانی شرکەتی ئاریا ساسوولی بوشێر ماوەی 7 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین.
بە وسەی کرێکاران سرەڕای دووری لە بنەماڵەکانیان لە گەرمای پەنجا پلەیدا بۆ بەدەستهێنانی پاروێگنان زەحمەتیان کێشاوە، بەڵام خاوەنکار ماوەی 7 مانگە حەقدەستی پێ نەداون و هیچ لایەنێکی پەیوەندیدار وەڵام دەرەوە نییە. قەتعی ئاو و دۆخی خراپی هاوڵاتیان لە ئۆستانی ئەلبۆرز. ماوەی 3 ڕۆژە ئاوی شاری کەرەج و چەند شاری دیکەی ئۆستانی ئەلبۆرز قەتع بووە و خەڵک بە دوای ئاوجا سەرگەرزانن. بە دوای قەتعی ئاو لە ئۆستانەکانی سیستان و بەلوچستان و خوزستان ئێستا نۆرەی ئۆستانی ئەلبۆرزە. لە کاتێکدا زۆربەی گەڕەکەکانی گەورە شاری کەرەج ماوەی 3 ڕۆژە ئاوی نییە، بەرپرسانی ڕژیم مەستەفی زیاتر لە پێویست و خراپی دەستگای پۆمپاژی ئاو بە هۆکاری قەتعی ئاو دەزانن. ئەوە لە حاڵێکدایە کە ئاوی ناوچە دەوڵەمەند نشینەکان و ئەو شوێنانەی بەرپرسانی نظامی، ئەمنیەتی و ئاغازادەکان تێدا نیشتەجێن هیچ کات نەبراوە و ئێستەخرەکانیان پڕ لە ئاوە و بەردەوام میوانی تێجا بەڕێوە ئەبن. کوژران و برینداربوونی 7 هاوڵاتی لە ڕووداوێکی هاتوچۆ لە ئێران شار. ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشبەر بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە مێحوەری ئەتبەر بۆ ئێران شار سوختبەرێک گیانی لەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان ڕووداوەکە لە نێوان وانەتێکی نەیسانی سوختبەران و سەواریەکی سەمەند ڕووی داوە و بەهۆیەوە سوختبەرێک لە نێو ئاگردا سوتاوە و سوختبەرێکی دیکە هاوڕێ لەگەڵ 5 سەرنشینی سەمەندەکە بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراون. داخوازی بنەماڵەی عەباس دۆریس بۆ ڕاگررتنی سزای عەجامەکەی. بنەماڵەی عەباس دۆریس بەندکراوی مەحکوم بە عەجام لە گرچە ڤیدۆیەکدا داوایان لە خەڵکی ئێران و کۆمەڵگەی جیهانی کرد بچن بەهانایانەوە و ڕێگە بە عەجامی باوکیان بگرن. لەو گرچە ڤیدۆیەدا منداڵەکانی عەباس دۆریس ئاماژە بە لە دەستانی دایکیان پاش بەندکرانی باوکیان دەکەن و دەڵێن باوکیان بێتاوانە و ئەگەر لە سێدارە بدرێت بێسەرپەرستە بن. جێگە ئاماژەیەکە ڕۆژی سێشەممەی هەفتەی ڕابردوو پارێزەری عەباس دۆریس ڕایگەیاندکە حکمی عەجامی و بەندکراوە لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوەتەوە. عەباس دۆریس لەلایەن ڕژیمەوە بە تۆمەتی هێرشی چەکداری بۆ سەر هێزەکانی سوپای پاسداران لە قامیشەڵانەکانی ماحشەر لە ساڵی 98 هەتاوی بە محارەبە مەحکوم کراوە. گیانەدەستانی ساڵانەی 3000 منداڵ لە ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێران. جێگری کۆمەڵایەتی و کولتوری ترافیکی پۆلیسی هاتوچۆی ئێران ڕۆژی چوارشەممە 21 پوشبەر ڕایگەیاند ساڵانە 3000 منداڵ لە ڕووداوەکانی هاتوچۆ لە جادەکانی ئێران دەکوژرێن. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم لە ساڵی 1401 هەتاویدا 19492 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێران گیانیان نەدەستاوە کە 3000 کەسیان منداڵ بوون. هەروەها 370,000 کەس لە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون کە 10 بۆ 15% کەمەندەم یان قەتعی نوخاع بوون. خراپی ڕێگەوبان، نائستانداردبوونی جادە و ئۆتۆمۆبیلەکانی بەرهەمی نێوخۆ، گرانی سەفەری هەوایی، نەبوونی ئیمکانی سەفەر بە قەتار بۆ هەمووان و لە بەرچاو نەگرتنی ڕێنمایەکان لە سەرەکیترین هۆکارەکانی چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتوچۆوە لە ئێران. خانەنشینکردنی پێشوەختەی موعەللمێک لە ڕەشت. بە پێ راپۆرتی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، چالاکێکی سنفی فەرهەنگیانی ئۆستانی گیلان بە ناوی زەهرا سەیاد دڵشاد لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی ئۆستان بە زۆرەم لێ خانەنشین کراوە و ڕوتبەکەی لە گەڵاڵەی ڕیزبەندیدا چەند پلە کەم کراوەتەوە. شایانی باسەکە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو دوو چالاکی سنفی فەرهەنگیانی ئیلام لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوەی هەڵە ئیداریەکانی ئۆستانی ئیلام ناچار بە خانەنشینی ئیجباری و کەمکردنەوەی ڕوتبە لە گەڵاڵەی ڕیزبەندی کرابوون و ئەم جارەش زەهرا سەیاد دڵشاد موعەللمی چالاک و خۆشناوی گیلان
لەلایەن ڕژیمەوە سزا درراوە. شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای مەحکومکردنی ئەو حکمە خوازیاری هەڵوەشانەوەی ئەو سزا و ئازادی تەواوی معلمانی بەندکراو بوو. دووە هەواڵ درێژەی سەرکوتی کۆمەڵگای ئەفغانستان لەلایەن حکوومەتی تالیبان. ڕۆژی چوارشەممە 21 پوشبەر دادگای باڵای ئەفغانستان حکمی شەلاقی 4 پیا و ژنێکی لە پێشچاوی خەڵک لە شاری کابل بەڕێوە بردوو لە کردەوەیەکی دیکەدا 469 معلمی ژنی باخچەی ساوایانی لەسەر کار دەرکرد. بە پێڕاپۆرتەکان دادگای حکوومەتی تالیبان ئەو 4 شارۆمەندەی بە تۆمەتی فسق و فجور لە ڕێگەی قسەکردن پێکەوە بە شەلاق و زیندان محکوم کردووە. شایانی باسەکە پێشتریش بەرپرسانی حکوومەتی تالیبان با ڕێگیریکردن لە پەیوەندی نێوان پیاوان و ژنان دەرگای زانکۆ و مەدرسەیان بەسەر کچان داخست و چوونی ژنان و کچانیان بۆ نێو پارکەکان قەدەغە کرد. لە کردەوەیەکی دژە مرۆڤانەی دیکەدا حکوومەتی تالیبان کارکردنی ژنانی لە جەرەوەی ماڵ قەدەغە و 469 معلمی باخچەی ساوایانی بێکار کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بن.